یارانەی خۆشەویستان دیسان ماڵاوە کێ دەزانێ جارێکی تر ئەمان بینناوە کۆڵ بە کۆڵ هۆبە بە هۆبە ئەڕێن ڕێبڕین دڵنیابن لەو ڕێگەیە هەموومانەگرین ئەوام ساڵ 2000 نەدێمان دێنە شار شارە کە بەرپرسە لەم ژیانە ئەلەم بارەنا لەبارە ئەوام ساڵ 2000 نەدێمان دێنە شار شارە کە بەرپرسە لەم ژیانە ئەلەم بارەنا لەبارە خۆ بڕیار بوو خاک و خۆڵ بە چنگ و پەل بژارکەین خۆ بڕیار بوو خاک و خۆڵ بە چنگ و پەل بژارکەین نەک بە تەنها جێت بێڵین بڕۆین و هەموو بارکەین بڕۆین و هەموو بارکەین یارانەی خۆشەویستان دیسان ماڵاوە کێ دەزانێ جارێکی تر ئەمان بینناوە کۆڵ بە کۆڵ هۆبە بە هۆبە ئەڕێن ڕێبڕین دڵنیابن لەو ڕێگەیە هەموومانەگرین ئەوام ساڵ 2000 نەدێمان دێنە شار شارە کە بەرپرسە لەم ژیانە ئەلەم بارەنا لەبارە ئەوام ساڵ 2000 نەدێمان دێنە شار شارە کە بەرپرسە لەم ژیانە ئەلەم بارەنا لەبارە خۆ بڕیار بوو خاک و خۆڵ بە چنگ و پەل بژارکەین خۆ بڕیار بوو خاک و خۆڵ بە چنگ و پەل بژارکەین نەک بە تەنها جێت بێڵین بڕۆین و هەموو بارکەین بڕۆین و هەموو بارکەین یارانەی خۆشەویستان دیسان ماڵە